سنهێنیەکی شاراوە لە پشت داخستنی تەنگەی هورمزەوە هەیە. هەموو لایەک ئەزانین تاران بڕیاری داخستنی تەنگەی هورمزیدا. ئێرانیەکانیش لە ئاستی جیاوازەوە وتیان لەمەودوە ئەوانەی دۆستمانن کەشتیەکانیان بەبێ کێشە بەڕێ ئەکرێن. بەڵام بۆ نەیارەکانمان نەخێر ئەمە ڕوونادات. جا ئایا ئەوەی لە هورمز ڕوئەدات تەنیا پەرەسەندنێکی سەربازیە یاخود نهێنی شاراوەی لە پشتەوەیە؟ ئێران نایەوێت داخستنی تەنگەی هورمز ببێتە شتێکی هەمیشەیی و بەهۆیەوە جوڵەیەکی بەرفراوانی بازرگانی جیهانی بەدەستی خۆی پەک بخات. بەڵکو دەیەوێت لە پەنای ئەم داخستنە گەورەترین کۆشتی کۆکردنەوەی داهات لەو شوێنە دروست بکات کە دەبێتە گەورەترین پرۆسەی سەرانە وەرگرتنی شەرعی لە مێژوودا. ماڵپەری بلۆمبێرگ بڵاوی کردوتەوە. ئێران دەستی کردووە بە سەپاندنی کرێی ترانزیت و ڕسومات لەسەر هەندێک کەشتی بازرگانی کە بە تەنگەی هورمزدا تێئەپەڕن. بەڵام دەشڵێت ئەو پارانەی ئێران وەری ئەگرێت بە شێوەیەکی ناڕێک داوای ئەکات. ئەم ماڵپەرە جیهانیە لە خۆیەوە قسەی نەکردووە، بەڵکو دوای ئەوەی کە پەرلەمانی ئێران پرۆژە یاسای سەپاندنی ڕسوماتی لە کاتی تێپەڕین بە تەنگەی هورمز پەسەند کرد. محەممەد ڕەزا ڕەزایی پەرلەمانتاری ئێرانە ئەڵێت ئامانجی پرۆژە یاساکە بە شێوەیەکی فەرمی بۆ سەروەری ئێرانە. عەلاءەدین برۆجەردیش کە ئەندامی لیژنەی ئاسایشی نیشتیمانی پەرلەمانی ئێرانە ئەڵێت بە هەر هۆکارێک بێت ئێران نرخی ڕسومات تاکو 2 ملیۆن دۆلار بەسەر هەندێک کەشتیدا دەسەپێنێت کە بە تەنگەی هورمزدا تێئەپەڕن. هەر ئەوەش نا بەڵکو عەباس عێراقچی وەزیری دەرەوەی ئێرانیش لەسەر ئەم بابەتە وەڵامی ئەو لایەنانەی دایەوە کە ڕەخنەیان لەو بڕیارەی ئێران گرتووە. ئەوتی وڵاتانی جیهان بە شێوەیەکی ڕۆتینی بازێکی زۆریان بەسەر ڕێڕەوە ئاویە گرنگەکاندا سەپاندووە. ئەی بۆچی ئێمە نەیکەین؟ نمونەی هێنایەوە. وڵاتی میسر لە نێوان 200 بۆ 700 هزار دۆلار لە هەر کەشتیەک وەرئەگرێت کە بە کەناڵی سوێزدا تێئەپەڕێت. پەنەما لە نێوان 100 بۆ 450 هزار دۆلار بۆ هەر کەشتیەک وەردەگرێت کە بە کەناڵەکەیدا تێدەپەڕن. لە تورکیاش تێپەڕین بە ناو تەنگەی بۆسفۆر پارە وەردەگیرێت. هەردوو وڵاتی کەنەدا و ئەمریکاش بە درێژایی دەریای سانت لۆرنس پارە بۆ تێپەڕینی کەشتیەکان وەرەگرن. کەواتە تەنگەی هورمز بەرەو ئەوە دەڕوات کە ببێتە گرانترین بازگەی جیهان. ئێرانیش لەو ڕێگەیەوە داهاتێکی زۆر بە وڵاتەکەی کۆئەکاتەوە. هەروەکو سەرچاوە ئابووریە جیهانیەکان ئەڵێن ڕۆژانە نزیکەی 20 ملیۆن بەرمیل نەوتی خاو و بەرهەمە پاڵاوتەکان بە تەنگەی هورمزدا تێدەپەڕێت کە دەکاتە 120 بەکارهێنانی وزەی جیهانی. جا ئەگەر وای دابنین کە ئێران تەنیا 5 دۆلار وەکو باجی ئەمنی بخاتە سەر هەر بەرمیلێک نەوت کە بە هورمزدا تێئەپەڕێت ئەوە داهاتەکەی ساڵانە 36 میلیارد دۆلار تێئەپەڕێنێت. جا ئەگەر ڕسوماتی پاراستنی کەشتیەکانی غازی شل و کۆنتێنەرە بازرگانیەکانیشی بخەیتە سەر ئەوە داهاتەکەی دەکاتە 50 میلیارد دۆلاری کاش کە ساڵانە دەچێتە خەزێنەی تارانەوە. ئەویش بەبێ ئەوەی 1 دڵۆپ نەوتی زیادەی خۆی بفرۆشێت، بەڵام نرخی نەوتیش لە جیهان بەرز ئەکاتەوە. بێگومان ئێران ئەمە ناو نانێت سەرانە و خاوە وەرگرتن، چونکە پەرلەمانەکەی پرۆژە یاسای تایبەتی بۆ پەسەند کردووە و ئەویش لە ژێرناوی پرۆتۆکۆلی پاراستنی ئەمنی و ژینگەی ئەنجامی ئەدات بە بیانووی ئەوەی گەرنتی بۆ ئەو کەشتیانە ئەکات کە بە ناوچەکەدا تێئەپەڕن بۆ ئەوەی نەکرێنە ئامانج و بە سەلامەتی دەربازیان بێت. کەواتە ئەگەر ئەمە ڕوو بدات جیهان دەکەوێتە بەردەم دوو بژاردا. یا ئەوە تا وڵاتان بۆ ڕزگارکردنی ئابووریەکەیان بە بێدەنجی باجی تێپەڕینیان بە تەنگەی هورمز دەدەنە ئێران وەک ئەوەی لە زۆرێک لە تەنگە ئاویەکان ئەمە ڕوئەدات، یاخود بەرەو جەنگێکی جیهانی بێ ئامان و گشتگیر دەچین بۆ شکاندنی ئەو گەمارە و خنکاندنە ئابووریە کە بێگومان بازدەرە سەرەکیەکەش هاوڵاتی ئاساییەکەیە.